بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ دەرسێکی تر لە ئیدارەی کۆمەڵکاریە بین. ئەم جارە باسێک لە نخبە و جەماوەرەک. نخبە مەبەست لەو خەڵکە ڕۆشنبیرەیە کە بە فکر و ئایدۆلۆژیەک تێراو بوون، پەروەردە بوون، گەشە و نەشونمایان کردووە، قەنەعەتیان بە دید و تێڕوانینی فەلسەفی و فکری و سیاسی و قیەمی ئەو بیر و باوەڕی خۆیان کردووە، سەریان بەسەریەکەوە ناوە، وزیان پێکەوە گرێداوە، ڕازی بوون بۆی کۆمەڵکارانە بکەونە ڕێ. ئەمە نخبەیەکی تەنزیمی، فکری، سیاسی، مەدرسەیەکی کارکردنن. ئەمانە دوایی ئەبنەوە بە ئاڕاستەوانی ئەو جەماوەرە زۆرەی کە وەکو هەوادار و لایەنگر لێیان نزیکە بنەوە. ئەم نخبەیە بەبێ مەنهەج باسمان کردوتمان سێ شت زۆر زەروریە: بەرنامە، نخبە، جەماوەرەک. بەرنامەکە ڕێنیشاندەرێتی هەمووانی تایە، دیاریکردنی سنووری تایە، تێگەیشتنی تایە لەو شتانەی لە بەرچاون پێناسەیان هەیە. واقعەکەت پێ ئەناسێنێ بۆی بزانێ فکرەکەی کە هەڵت گرتووە چەند لەگەڵ ئەو واقعەیە ئەگونجێ و لەکوێیە فکرە گۆڕی، لەکوێیان نایگۆڕی و پێویستە واقعەکەی بۆ بگۆڕی. هەموو ئەو کۆمەڵکارانەی لەم مەدرسە فکر دەستە و تاقم و خەڵکەی کە کەوتونەتە بزاوێکی کۆمەڵکاری لە ناو کۆمەڵگەکەیانە کە کۆبوونەوە، ئەمە لە ناویانە یەکەمین شتێک کە ئەبێ دروست ببێ وەحدەتی فکرە. وەحدەتی فکر یعنی هەمویان قەناعاتیان بۆ دروست ببێ کە چیەکەن، چۆن تێگەیشتون، پێناسەیان چی. ناشەیەکێکمان بڵێن ئیمام خومەینی مسڵمانە و ئیمامی ئومەتە کەوێکی کە بڵێ کافر و مرتەد. ناشەیەکێ بڵێ وەڵا ئێران مەشروعێکی ئیسلامی سەرکەوتووە و یەکێکی کە بڵێ شرکە و دوورە لە ئیسلامە. ناشەیەکێک بڵێ نوێژ لە دوای فڵان مەلاوە جائیز نییە، یەکێکی کە بانگی کابەوەی ئاڕاستەی دەرسی بدات یا مەنهەجی دەرسی بۆ دیاری بکە. ناشێ کۆمەڵێکیان بڵێن ئێستا پێویست بەوە ئەکا چەکدار بین، کۆمەڵی خەڵکی تر هەر لە ناو ئەو گروپەیە بڵێ با بە کاری چەکداری یعنی خۆکوشتن. ئەمە ناشێ، چکە ئەمە وەحدەتی فکری تیانە، مەگەڕە لاوژەیەکە. ئەمە وەکو وەزعەکەی بزرگنەوەی ئیسلامی وایە کە زۆر جار ئاوامان تەشبیهە کردەوە. ئەمانوت وەکو ئەوە وابوو ڕۆژی جمعە گەڵابەیە بێنی بۆ بەر مزگەوتی گەورە بڵێ خەڵکی نەسوار بن، بڕیاری ئێران بڕیاری داوە یارمەتیمانەدا بۆ سەرخستنی ئیسلام. ئەم خەڵکە سوارە بوون، هەمویان ئەهلی دینن، هەمویان سەرخستنی دینەکەیان مەبەستە، پێیان خۆشە. بەڵام ئەم خەڵکەی کە سوار بوون و هاتوون بەو شاخ و چێوە چەک وەرەگرن چەکی ئێران، ئەنوا مەشکال خەڵکی تایە، خوێنەوار و نەخوێنەوار و نخبە و جەماوەر و ڕەشوڕوتێکی خەڵوس فرۆش و مامۆستایەکی جامعە و یەکێ شێخی تەریقەیە و یەکێ ئەولادی عەشرەتە و یەکێکی تر قەرزارە، یەکێ حەماڵە، یەکێ مامۆستایە، یەکێ مهەندیسە، یەکێ گەنجە، یەکێ پیرە، یەکێ بە تەجروبەیە، یەکێ بێ تەجروبەیە. بەڵام هەمووی هاتوون بۆ ئەم شاخە وەڵێن ئێران فی سەبیلillah چەکمانەدات. دوو کەس سێ کەس پەی بەوە بەنە با بە ئێران فی سەبیلillah چەک نادا بە کەس، ئەبێ فی سەبیل الحوسەینیش نایدا بە کەس، ئەبێ ئێمە تێبگەین بزانین بۆچی ئەیدا بە ئێمە. بەڵام ئەم خەڵکە چۆن دێنە پێشەوە هەریەکە بە ئەنواع وەشکاڵ لە هەریەکە لە ئاست و دید و تەسەوراتێکەوە دێچ عەسکەری فیرارە، بەڵامێکێککە بۆ جیهادەکە هاتوۆتە دەری، هەردووکیان چەکیان هەڵگرت. ئەمە ئەگەر بێت و ئاڕاستە ناکرێن، هەریەکە لە ناوە بۆ خۆی ئاڕاستەیەکی تری وە دروستە. ئەنواع وەشکاڵ لە تەنزیمە پێوترە جیوب دروستە، خەت و پەت و جەماعات و گروپ و شتی جوا جیاواز لەم جەستەی تەنزیمیە دروستە بن، هەرچەند نەماژوە بە تەنزیم، بەڵام ئەگەر فەرەز ناتەنزیمیش بوو هەرێکە ڕەوت و خەت و سەرەپەتێک بۆ خۆیەگرێ. لەبەرەوەی وامان لێنەیە پێویستیمان بەوە هەیە نخبەیەک دروست ببێت
ئەم نخبەیە پێویستی بەو منهەجە هەیە ئەو منهەجەی کە باسمان کرد لە دوو ئەڵقەی ڕابردووە بۆیە تایە ماندوو ئەبین و پارە و سەرۆت و سامانێکی تیا سەرفەکەین و هەرچەند گران بکێ و حەزێتی پێ بچێشین هەرە بێ بیگەێنین بە یەکتری ئەم کتێبانەی کە وتمان خانەکانی عەقیدە و عیبادەت و شەریعەت و قورئانەوانی سیرە و سونەت بانگەواز کۆمەڵکاری بۆمان ڕوونەبێت و ئەم 15 کتێبەی کە پێویستە هەڵیگرین تەزگی نەفسمان فێرەکە ئاداب و تربیەت و ڕەفتار و ڕەوشتێکی مسلمانانەمان فێرەکە ئەم منهەجە ئەبێ نخبەکە لەسەری پەروەردە ببن ئێستا کەس بۆی نییە لە خۆیەوە کتێب بگۆڕ مادام نخبەوی هاتوویتە پێشەوە ڕەوتەکەت قبول کردووە مەیە ئیقتراحمان بەسەرا بکە ئێمە ئەقڵمان بۆ خۆمان بۆ شکاوە بۆچی ئەم کتێبانەماندان بەڵمەری یەکەمی ڕەوتە کە مؤتەمەرێکی دامەزراندنە هەمومان بۆمان هەیە هەموو شتێ بگۆڕ سەر لە نوێ لە ناوەوە لە دەستورەوە لە کتێبەوە لە منهەجەوە لە هەڵوێستەوە لە ڕەفتارەوە لە هەرچی شتێکەوە کە هەمانە توانین مناقەشەی بکەین و بیگۆڕ بەڵام ئێستا مەیە ببی بە شۆخاو کتێبێکت گرتووە بە بەردەستەوە وەڵا ئەم کتێبەمان خوێندووە زۆر باش منیش ئەقڵم بۆ کتێبەی تۆشکا بەڵام بۆچی نەمخستۆتە ئەم منهەجەوە حسابێکی ترمان لەسەری کرد ئەم منهەجە ئەبێ ئەم نخبەیە پەروەردە بکە ئەم نخبەیە کە سەرپەرشتی کاروبارەکانەکە وەتوانێ ڕێکی خە ڕێکخستنیش بۆ خۆی دەستگایەکە وزە ورەی ئەو خەڵکانە کۆ ئەکاتەوە بە گەڕیانەخا کە تەرەفدارن یا ڕاوتەوان بوون هاتوونەتە ناو بازنێر کەوابوو کۆمەڵە خەڵکێکی ئیداری لە ناو ئەم نخبەیەشا پێویست ئەم ئیداریانە ئەم نخبەیەیە کە نەخشەیەکی استراتیجی دائەنێ بۆ ئەوەی ڕێبازەکە دیاریکە و قۆناغەکانی تایە بۆی بگەینە ئامانجەکە ئەو ئامانجە هەر چەند دوور بێ کارێکی ئەوەندە سەرەکی نییە یان شتێکی ئەوەندە مەترسیدار نییە بڵێن وڵا دوورە و پێی ناگەین ئێمە لە شەرعە لەم ئیسلامەیە مەسئولیەتی ئەوەمان لەسەر شان نییە کە ئەبێ بگەینە هەدەفەکە مەسئولیەتی ئێشکردنەکەمان لەسەر شان ئێمە بەڕاستی مسلمان بین بەڕاستی ئیسلاممان هەڵگرتوێ بەڕاستی بیگەێنین و بەڕاستی ئەو خەڵکەش کە کۆ ئەبێتەوە بۆ خوای سەرفکەین بۆ ئیسلامەتی سەرفکەین لەم ئیشکردنەمانە ئایا چەندە چینە پێشێ چەند سەرکەوتووە بین دژمنانی ئیسلام چەند لەم پەرمان لە ڕێیادانێن چەندەمان هێننەوە دواوە چەندەمان وەستێنن ئەو قۆناغانە چەند بە توول و تەفسیل ئەبڕین بە سەر چەند کەندەڵان و بربەست و لەم پەرا بازە دەین و ئەڕۆین ئەمە کاری ڕۆژانەیە ڕایشەکە مهمەوە ئێمە عەقڵمان بۆ بشکێ کە ئەبێ ئەم نخبەیە پەروەردە بێ ئەم نخبەیە دوایی ئەتوانێ جەماوەرەکەمان قیادە بکە ئاڕاستی ئەو جەماوەری خەڵکە بکە